بەڵێ ئەوەی کە لەوێنەکانە بینیتان و من بۆم باسکردن دیدار و کۆبوونەوەکانی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بوو لەگەڵ سەرۆکی بەشێک لە وڵاتان کە لە کۆڕبەندی جیهانی داڤۆس بەشداریان کردووە ئەوەی کە زۆر تەکیدی لێکراوەتەوە هەماهەنگی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتان و پتەوکردنی پەیوەندیەکان و شەڕی دژی تیرۆر و ئەو ئاڵۆزی و گرژیانەی کە ئێستا لە سووریا هەیە و لە ڕۆژئاوا بە دیاری کراوی. لەسەرم پرسانە دکتۆر دلاوەر ئاژگەی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپا ڕاستەوخۆ لەگەڵم دەبێت. دکتۆرم کاتت باش، سوپاس کە ئامادەن لەگەڵم. بابزانین من باسی هەندێک شتم کرد و هەندێک دیمەن و وێنەشمان بینی، بەڵام دەمەوێت لە زاری جەنابی دکتۆرەوە بزانم گرنگی بەشداریکردنی هەرێمی کوردستان بۆ ئەم ساڵ بە دیاریکراوی لە کۆڕبەندی داڤۆس چییە؟ ئەو کاتتان باش، سڵاوڕێزم بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست. بەڵێ جەنابەت ئامادەت بە بەسێکی لەو خاڵانە کرد و بینیمان کە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەر ئەوڕۆ لە ڕۆژی یەکەمدا چەند کۆبوونەوەکی زۆر گرنگی چێت لەگەڵ وڵاتانی ئەوروپا چ دەرەوەی ئەوروپا چ کەندا و ئەنجام داوە کە ئەمە بێگومان دەستپێکێکی زۆر باشە و هێشتا ژێمە لە دەستپێکی کۆڕبەندەکەین. کۆڕبەندی لەو جۆرە بە تایبەتی کۆڕبەندی داڤۆس یەک لەو کۆڕبەندانەیە کە دەتوانێت بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان دەرفەتێکی زۆر گرنگ بێ بۆ دیپلۆماسی فەرەلایەنەوەتە. بۆ نمونە سەرۆکی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کات لە 3 ڕۆژدا دەتوانێت زۆرترین دیدار ئەنجامدا، زۆرترین کەس ببینێ لە زۆرترین شوێنی جیاوازی جیهان و پەیامی کوردستان بگەێنێ بۆ ئاڵوگۆڕی بیرۆڕا بکە و هەروەها تێڕوانینی ئەوانیش بزانێ بۆ بارودۆخەکە. جگە لەوە زۆر جار بووە و لەو کۆڕبەندەش بە تایبەتی لەو بارودۆخێکی ئێستا ناوچەکە پێدا تێدەپەڕێ لە زۆر ڕوویەکەوە دەرفەتێکی زێڕینە بۆ ئەوەی هەرێمی کوردستان لە ڕێگای جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تێڕوانی خۆی بۆ بابەتەکان بگەێنێت بە وڵاتانی تری جیهان و ئەمە زۆر جار کاریگەری هەیە لە پرۆسەی بڕیاردان لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست، لەسەر عێراق، لەسەر هەرێمی کوردستان، لەسەر ناوچەکە بە شێوەیەکی گشتی و دەرفەتێکی وەکو باسم کرد زۆر باشە. باش دکتۆر، من باسم لەوەش کرد کە سەرۆکی حکوومەت بانگێشتی فەرمی کراوە بۆ 2 وڵات. ئەم بانگێشتە فەرمیانە چی ئەگەێنێ؟ ئایا گرنگە؟ بەدڵنیایەوە گرنگە کە وڵاتێک بانگێشتی فەرمی سەرۆکی وڵاتێک دەکات بە تایبەتی هەرێمی کوردستان خۆتان دەزان وڵاتێکی سەربەخۆ نییە، هەرێمەکە لە چوارچێوەی عێراق، بەڵام بانگێشتکردنەکە خۆی ئەو واتەیە دەگەینێت کە بۆ ئەو وڵاتانش وەکو ئێمە بۆ ئەوانی زۆر گرنگە کە پەیوەندی باشان لەگەڵ هەرێمی کوردستان هەبێ و هەوڵ دەدەن بەو بانگێشتکردنانیان لە کاتی سەردانەکە بتوانن کە پەیوەندەکانە لەگەڵ هەرێمی کوردستان باشتر بکەن، پتەوتر بکەن لە هەموو ئەو بوارانەی کە بەلای ئەوانەوە گرنگە. بێگومان بۆ ئێمە کۆمەڵێک خاڵ هەیە، کۆمەڵێک بابەت هەیە کە گرنگی پێدەدەین هەرێمی کوردستان لە بارودۆخێکدا کە پێویستی بە ئاوەدانکردنەوە بنیاتنانەوە هەیە، بەرەو پێشبردن هەیە لە زۆر ڕوێەوە بە سەبارەت بە وڵاتانی تریش ئەوانیش بێگومان ئەجندای تریان هەیە، ئەوانیش بە هەمان شێوە بەرژەوەندی تریان هەیە لەگەڵ هەرێمی کوردستان و ئەو بانگێشتکردانە پێشتر ئەگە بگەڕێن و دواوە بۆ 5 ساڵ بۆ 10 ساڵی پێش بەو شێوازە نەبوون، بەڵام ئێستا زۆر دەبینین و پێم وابێ هەر ئەو 2 بانگێشتکردنەش نابێت لە ڕۆژانی داهاتوو نمونەی تریش دێنە پێش کە خۆشبەختانە و ئاماژەیەکی گرنگە بۆی کە هەرێمی کوردستان لە ئاستی نێودەوڵەتی باشدایە و دەتوانێت پەرە بە پەیوەندەکانی بدات لەوە زیاتریش. باش، بە من دەڵێی هەرێمی کوردستان لە ئاستێکی زۆر باشدایە، کەواتە پرسیارە گرنگەکە لێرە ئەوەیە دکتۆر، هەرێمی کوردستان لەکوێی سیاست و دیبلۆماسیەتی وڵاتانی ئەوروپایە؟ وەکو ئاماژەم پێدا هەرێمی کوردستان دەوڵەتێکی سەربەخۆ نیە، وڵاتێکی سەربەخۆ نیە، بەڵام لە ڕووی گرنگی لە ڕووی بەڕێوەبردننی سیاست لە ناوچەکە، دروستکردنی تەوازن و هاوسەنگی لە سیاست لە ناوچەکە و هەروەها ڕۆلی گرنگی لە زۆر ئەو بابەتانەی کە لە ناوچەکە دەگوزارێن بۆ چارەسەرکردنیان بۆ ئەوەی بتوانێت ڕۆلی ناوبژێوانی ببێنێ، بۆ ئەوەی بتوانێت فاکتەری ئاشتی بێ، فاکتەری ئەوە بێ کە سەرخامگیری بۆ ناوچەکە بگەڕێنێتەوە. هەموو ئەو خاڵانە زۆر خاڵی تریش کە بابەتی ئابوورین، بابەتی ئەمنی و ئەمن و ئاسایشە، بابەتی وزەیە، زۆر شتی تریشان وا دەکات کە لە هەرێمی کوردستان لە ئاسی نێودەوڵەتی بە گرنگەوە سەری بکرێت و لە هەمان کاتیشدا پێگەی جیۆپۆلیتیکی هەرێمی کوردستان و سیاسەتی سەرکەوتوانەی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان لە 2 دەی ڕابردوو بە تایبەتی وای کردووە کە
وڵاتان زۆر نمونان خۆتان بینیتان لە چەند ماوەی ڕابردووش کە بۆ زۆر بابەتی ناوچەکە ڕاوێژ لەگەڵ سەرکرداتی سیاسی باڵای هەرێمی کوردستان دەکرێت. دکتۆر دلاوەر، ئەم بە گرنگی سیرکردنەوەی هەرێمی کوردستان بەرژەوەندی تاگلایانەی وڵاتانە یاخود دوولایانەیە؟ چونکە بۆچی ئەو پرسیارە ئەەکەم، ئەوەی کە لە ئێستا لەم کاتەیە لە ڕۆژئاوا دەگوزەرێ ترسی دروست کردووە. من پێم وابێ ئەو ترسا مەترسیە لەسەر هەرێمی کوردستان نیە. هەرێمی کوردستان قاوارێژی دەستوریە لە چوارچێوەی عێراق. دەستوری عێراق بەشێکە لە یاسای نێودەوڵەتی و لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە وەکو دەڵێ دەرن چاودێری دەکرێت و دانی پێنراوە. ئەمە بە ئاسانی نهاتووتە دی و بەخۆی هەزاران شەهید و بە خەباتی چەندین ساڵە هاتووتە دی و جگە لەوە هەرێمی کوردستان بەهێزە لە ڕووی ئاسایش بێت، لە ڕووی بڵین پەیوەندی نێودەوڵەتەکانی بێ، دیپلۆماسیەتەکەی بێ و هەروە ئەو سیاسەتی سەرکرداتی سیاسی هەرێمی کوردستان خوێندنەوەی بۆ ڕووداوەکان خوێندنەوەی واقعبینانەیە، واتە لەسەر بناغەی هەندێک تەحلیل و هەندێک بۆچوونی بڵین ناوزانستیانە بنیاد نەدراوە، دووربینە بۆ بابەتەکان و جگە لەوەش لە پەیوەندی ڕاستەوخۆدا لەگەڵ کاربەدەستان و بڕیاردەرانی سیاسەتی ناوچەکە و سیاسەتی نێودەوڵەتی. بەڵام ئەمەوە ناگەیە کە ئێمە ئەوە بین وەکو دەڵێن بابەتەکە هەر ئەوە دکتۆر دلاوەر تۆ بڵێ کەناڵە دیپلۆماسیەکانی هەرێمی کوردستان بەهێزە؟ بڵێ بێگومان بەدڵنیاییەوە کە کەناڵەکانی دیپلۆماسی کوردستان بەهێز خۆی ئەم سەردانی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەردانەکانی پێشووتریش و کە بینی ومانە و سەردانەکانی دەرەوەش بۆ هەرێمی کوردستان و بابەتەکانیش کە باس دەکرێن ئاماژەیەکن بۆی کە هەرێمی کوردستان لە ڕووی دیپلۆماسیەوە لە زۆر وڵاتی سەربەخۆ لە زۆر وڵاتی گرنگ لە ناوچەکە دیپلۆماسیەتی باشتر و بەهێزتری هەیە و لی سەرکەوتوو بووە، بەڵام دەتوانێت هێشتا باشتر و سەرکەوتووتریش بێ لە پێناو خزمەتکردن و بەهێزکردنی خاواری هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراق. دکتۆر دلاوەر، بەڕێستان نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپا، بەڵام بە گرنگ ێزانم ئەو پرسیارە بکەم لە بەڕێزت، ئەم دۆخەی ئێستا کە لە ڕۆژئاوا دەگوزەرێت چۆن باس دەکرێت؟ ئەم دۆخە خۆتان دەزانن دۆخەکی ڕەنگە بۆ هەندێک کەس دۆخەک بێت کە لە ناکاو هاتووتە پێش، ڕەنگە بۆ هەندێک لایەن جیاواز بێ و چاوەڕوانی ئەو دۆخەیان بکردی بێت. بەڵام لە ناوەندەکانی بڵێن ئەگە باس لە ئەوروپا بکەم لە ناوەندی بڵێن لە ناو جماوەر و خەڵکی ئەوروپا بێگومان ئەمە هاوسەنگێکی زۆری بۆ خەڵکی کوردستان دروست کردووە، لە ناو خودی کوردستانیانی تاراوگا دیسانەکە یەکگرتنەوەشی زۆری دروست کردووە، کوردانی هەر چوار پارتی کوردستانی لەکتر نێزی کردوتەوە و هەروەهاش لە ناوەندە توێژینەوەکانی زانستی و تەنانەت لە پەرلەمانی وڵاتانی ئەگەر سیرکردن زۆربەی پەرلەمانەکانی سەداوایان کردووە کە کۆبوونەوەی تایبەت لەسەر ئەو بارودۆخە ئامادە بکەن و پرسیار وەزیری دەرەوەی وڵاتەکان باش بکەن بۆ ئەوەی پرسیاری لێ بکەن لەسەر بارودۆخەکە و پرسیارەکانی زۆریان ڕخنە ئامێزن و هەروەها داوای پشتگیری لە کورد دەکرێت لەوێ و داوا دەکەی کە شەڕ بۆستێ و مافەکانی کورد بەتایبەتی دووخاڵە بەلایەنەوە زۆر گرنگە شەڕ بۆستێ و مافەکانی کورد لەوێ گەرنتی بکەن لە دوای ڕۆژی سووریەدا. دکتۆر دلاوەر، سوپاس دەکەم ڕاستەوخۆ لە بڕەکسلەوە لەگەڵم بووی. سوپاس.